ئازیزانی کورسا سڵاو لە ڕێی بەرنامەکەتانەوە بەرنامی وێنەکانی دوێنەوە پێتان شاد دەبمەوە ئەم جارەش دێنەوە خزمەتتان بۆی لە ڕێی ئەو میوانە ئازیزانەوە بچینە ناو ڕازەکانی شار بگەڕێن بە دوای نهێنە جوانەکانە بۆ ناو ئەو نهێنانی کە ئەمڕۆ پێناسەیەکیان بۆ ئێمە دروست کردووە بە گشت و کللتوریان بۆ ئێمە بە میلاد هێشتۆتەوە. زۆرن ئەو پیشانی کە لە سلێمانیا بە هیچ پەیمانگا و دەرسی مەکتەبێ فێربوون و تەنیا ئارەزووی خاوەن پیشەکە بۆتە هۆی پسپۆڕی. جاو پیشەیە تەنیا کارێکی ئاسایی بوو بێ بۆ پێویستیەکانی خەڵک یان ڕوویەکی زانستی و تەکنیکاڵی بوو بێ. یەکێک لەو پیشانی لە سلێمانیا مێژوویەکی قوڵی نییە و یەکێک لەو پیشانە ئەو کاتەوەکو پێویستیەکی ڕۆژانە تەماشان نەکرابێ و هەرەوەنە لە سنوورێکی ئارەزوودا بوو بێ ئەویش تۆمارگایە واتە ستریۆ یان تۆمارکردنی گۆرانی و ئاهەنگ و مۆسیقا لە شاری سلێمانی. بۆ ئەمە بەستە میوانداری بە ڕێزێکەکەین کە لە ڕۆژی یەکی حوتی ساڵی 1946 لە گوندی قەشانی قەزای ماوە سەر بە پارێزگای سلێمانی لەدایک بووە. تەمەنی یەک ساڵە بێت کە لە ساڵی 1940 ئەو ساڵی لە عێراق سەرژمێری دەکرێت ئەمان لەو ساڵا بە ماڵەوە دێنە سلێمانی دێنە گەڕێکی چوارباخ. ساڵی 1953 ئەو ساڵی شافەی سەڵی دووەم دێتە سەر عەرشی عێراق ئەمیش لە قوتابخانەی ئەیوبیا دەچێتە بەرخوێندن. ساڵی 1968 دوای بەڕێزان عەلی شێخفەرەج و عیزەتی هینانەوە کە ئەوان ماوەیەکی کەم ئەم کاریان کردو و وازیان لێناوە تۆمارگایەک بە ناوی خیام دادنێ و لەو ساڵەوە دەنگی هونەرمەندان ئەحمەدی خولەسنەیی کە ناسراوە بە شەماڵ و کەریم خەمزەی و قارەمان و محەممەد و کاکە حەمەدجەزا و سەڵاح مەجی و محەممەدی دەڕابەچی و کەریمی میرە و عەلی ڕەش و چەندانی تری تۆمار کردووە. ساڵی 1970 لەگەڵ خاتوو سەبریە مەحەمە عەباس هاوسەرگیری کردووە و خاوەنی حەو مناڵە بەناوەکانی کاوە و کارزان و ساکار و سارا و سازان و سنوور و سابات. ئەم میوانە خۆشەویستە دەڵێ لە کاتی کارکردنما لە تۆمارگەی خیام هونەرمەند حەسەن زیرەک بە پێشەنگی ئەو هونەرمەندانە دانێم کە زۆرترین بەرهەمی فرۆشرابێ. ئەو خۆی زۆر بە شانازیەوە باز لەواکە کە لە ژیانیا 6 ساعات لە ماڵی بەڕێز مەلا ئەحمەدی پاقلاوە بە خزمەتی هونەرمەند حەسەن زیرەک گەیشتووە و خۆی بە عاشقی دەنگی حەسەن زیرەک دەزانێ. ئەم عاشق بە دەنگی پرسۆزی حەسەن زیرەکە بەڕێز کاکە حەمەی حاجی سەعیە و بە ناوی بەرنامەکەمانەوە زۆر بە خێراتن دەکەین. پێشەشی زۆر سپاسی ئەم بەرنامەیەتان لێ یەکەم و هیوادارم هەموو جارێ هەر دەست پێشخەر بن لەم شتانە بۆ پێشکەوتنی ئەم شارەمان. زۆر سپاس کاکە حەمەیجان. کاکە حەمە بەرنامی وێنەکانی دوێنێ ئەوەی کە لە بەردەستمانایە و کەرەستە بێ بۆ بەرنامەکەی ئێمە ئەو وێنانەیە کە میوانەکە خۆی لەگەڵ خۆیان دەیهێنێ بۆ بەرنامەکەمان. ئەو وێنانە چیرۆکیان لە پشتەوەیە قسەیەک ئەکەن کە شاراوەیە لە لای خەڵک خۆیان ئەکەنەوە بۆ بینەرانی بەڕێزی ئەم بەرنمەیە کە ناوی وێنەکانی دوێنەیە. هەموو جارە عادەتی بەرنمەکە ژوایە ئێمە لە باوکی ئەو کاراکتەرەوە دەست پێەکەین. وێنەی یەکەم ئەم وێنەیە لە بەردەستمانە. ئەم وێنەیە کێ؟ ئەوە باوکمە. بەڵێ ماسێکی باوکتمان بۆ بکە کاکە حەمە. باوکم لە ساڵی 1920 لە گوندی قەشان لەدایک بووە. ئیتر لێەوە بە کەسابەت و فەلاحەتەوانێ خەریشی ئیش و کار و کاسبی بووە هەتا ساڵی 1940 لە 40 تا ئیتر ماڵمان هاتۆ بۆ ئێرە. لێرە بەهۆی مڵکەکانی خەزووریەوە کە لە چەرمەگا و کانیشنار و تەڕەمار و ئەو منتیقەیە لە مجەمەعی پیرەمەگرونی ئێستا لەوێ ئەوە هەمووی ئەو کاتە موچی فەقێڕەشی بووە کە خەزووری بۆ و خاڵیشی بووە. فەقێڕەشی ڕەشان. بەڵێ فەقێڕەشی قەشان. بەڵێ سەرپەرشتی ئیشەکانی ئەوی کردووە هەتا ساڵی 1950 هی ئەو مڵکوشتانە لەوێ. ئەو سای مەرزەی تیاکرا و توت نەکرا و تەماتە و ئەو شتانە ئەکرا لەوێ. دوای ئەوە لە 50 تاوازی هانیوە هاتۆتەوە بۆ سلەیمانی. باش واتە 10 ساڵ سەرکاری ئیشەکانی خەزووری کە خاڵی شێتی. بەڵێ خاڵی شێتی و خەزووری شێتی. لە ساڵی 1950 تا یەکەم جار بۆ چۆ بۆ حەج. ئەوسا لە ڕێی مەتاری بەغاوەچن و ساچن بۆ جدە چۆ حەجی کردووە. دوایی کە هاتۆتەوە لە حەج دوکانێکی داناوە بازرگانی لە تەنیشت مزگەوتی شە مەحموود کە پێڵێن مزگەوتی قەرەچەوار لە چوارباخ. لێوان ماوەتوانێ بە ئەو دوکانەوەی تر دوکانەکانی خاڵی کە تەواو بووە ئەوانەی کە دوکانەکانی برین فەقێڕەشی
ئەوسا سعی فەرەج ئەوان بۆیانە کرد کە لە سلێمانی ئەوانە بەنابوون بەڵێ بەنابوو سعی فەرەج بەڵێ ئەو بۆی کرد تاقوشتەکانی بۆ لیا من خۆم بیرمی ئەوانە ئیتر ئەو دوکانەکەی گوێزاوەتەوە ئەوەیە لەو دوکانە ماوەتوانێ بۆ هین هەتا ساڵی 1967 باش لێ هەر ئیشی تجارەتی کردووە لەگەڵ فەرەجی کەریمی کاکەزاڵ و ئەوانە کە ئەوسا ئیشی چیانە کرد ئیشی بازرگانیانە کرد هەری قوماش بەڵێ قوماش و ئەوسا سوورمە هەبوو پیانە و سوورمەی زەعیم و جلی کەرنەک نایلۆن و ئەوسا باوی ئەوە بوو ناویان چی بوون ئەو قوماشانی کە قماشی فاسۆنی فەتح پاشا بوو ئەوسا هی پیاوان بوو هی پیاوان کەرنەک ناینۆن هیچ نام بوو شتێکی زۆر جوان بوو ئەوسا بەڵێ سوورمەی زەعیم بوو بەڵێ سوورمەی زەعیم بوو بەناوی عەبدولکەریم قاسمەوە ئەوانیشی پاقلاوی بوو زۆر جوان بوو ئەوان بۆ کەوایە بەڵێ ئەوانیان کودەری بوو شاڵ کودەری بوو شاڵی ئەوەی کاکرا بە پشتێن ئەوانە جورجێت بوو خام بوو بلووری بوو خام بوو بلووریەکە ئەوسا مەعمەلی عێراقی خۆی بوو بەڵێ ئیتر دوای ئەوە دوکانەکەی جۆزایەوە چۆ دوکانەکانی خاڵیەوە لێوە مایەوە تا ساڵی 1967 لە 67 تا دوکانێکی گر بەکرێ لە قەیسەری مەحەی دگل لە مایانی ماسەکە لەوێ مایەوانێ بەین لەو دوکانە شەر قماشێ فرۆش بەڵێ لەوێ شار عینە قماشێ فرۆش بە ئیشی بازرگانی مایەوە هەتا ساڵی 1970 لە سلێمانی لە گەڕەشی مامۆسایان ئەمری خوای کرد دروست بۆ گیانی پاچی ساڵی 47 لە دی قەشانەوە دێتە سلێمانی بەڵێ هۆکاری چی بوو کە لەوێ هەڵکەنرا لە دیەکی خۆیان هەڵکەنرا هاتە سلێمانی وەکو بیستە بێتێ تۆ یەک ساڵان بووی بەڵێ وەڵڵاهی وەکو تەبعەن خۆیان بۆی جەڕایمەتەوە دایکم و خۆی ئەوسا با پیرم کە بڵێن تەقێڕەشی مڵکێکی زۆری هەبووە دەوری 1970 دومی هەبوو ئێستاش زۆری ماوە تاپۆ بە ناوی خۆیەوە قسمێکیان فرۆشت ئەوسا لە ساڵی 68 فرۆشتیان خۆی باپیرم 28 یانزەی 1963 لە بەغا ئەمری خوای کرد ئەو کاتە دوکان وشتەکانی مابوو بازار ڕۆشتەکەی مابوو گەراژیشان لەو دیوە هەبوو جێی خستەخانەی ئەهلیەکەی ئێستا هیچ چوارباغەوە ماڵی خۆیان بوو ئەوە ماڵی ئەو دیویش و ئەم دیویش کە دوکانەکان بوو هەمووی مەخزن بوو چەڵتوک و توتنوشتی تیا بوو طبعاً باوکم وەکو خاڵی بوو خوشکەزای باپیریشم بوو لە عینە کاتە خوشکەزاشی بوو زاواشی بوو لەبەرەوە تێ ڕائبینی ئیتر نردی بە دوایە کە بێ سەرافەتی ئەو مەڵکانی بۆ بکە لەو منتیقەیە یعنی نەهاتە سلێمانی ئیتر کە ماڵی هێنا ئەو سەرپەرشتاری بەڵێ ماڵەکەی هەر لە سلێمانی بوو بەڵام خۆی ئەچوو بۆ ئێوە سەرپەرشتاریە کرد ماڵەکەی هەر دوکان ماوە بەرامبەر خستەخانەی ئەهلیەکەی و هەلاجەکەی تایە ئەو کاتە من بیری مێ لە پەنجاکانەوە ماڵی ئێمە بوو لێوە خۆتان چوو ناوێ بەڵێ خۆی بە ماڵەوە نەچۆتە ئەوێ بەس خۆی بە تەنیا ئەچوو بۆ سەرکاری ئیشەکانی بەڵێ بەس بە تەنیا ئاچوو ئیتر لەوێ سەرپەرشتێ کرد لەگەڵ خوا عەفیان کار ماڵی حاج برایمی چەرمەگا و مەجر ڕۆستەم و ئەمانە ئەو کاتە ئەوانیش موچیان هەبوو لەوێ ئەمانیش لەگەڵ دراوسێ مۆڵک بوون بەڵێ قەشان کەوێتە کۆ بزەبل لە کۆ لە قەزای ماوەت نزیکی ئەو دیانی کە نزیکینی سنووریان بە سنووری چ دەیەکەوەی قەشان وڵی دەشتی کرێ هەر عیدی قەشانە و بەردەپانە هەر عیدی قەشانە و بەرسماقە هەر عیدی خۆیەتی لە خواریوێتی و بەڵام ئەوانەی کە وەکو لێوەی نزیکن سنوور قەزای ماوەت ئەوە لەم سەری کاتە سەر بە قەزای ماوەتە بەڵێ سەر بە قەزای ماوەتە سەر بە پارێزگای بەڵێ لە پشتی شێوانێ دێی هینە میراوا و ئەو ناوەیە لەوێ ئەم دیویشەیەک چێتەوە بۆ زەینەڵ خواریشەوە چەمی گەورەیە ئەو بەرەوە چێتەوە بۆ دڕی و یاڵان قۆز و ئەوانە ئێوە هیچ مولکێکتان لێ نەماوە ئێستا بەڵێ مڵکتان ماوە بەڵێ ئەچنەوە سەردانەکەن ئێستاش وەڵاهی کوڕێکی برام کاک عەبدول ئەوە هە سەرافەتی هەموو یەکا و چەند باخێکی لێ کردووە و خۆی یعنی ئەو توانای ئەوەی هەیە بگەڕێ بەسەریانەوە حەدیقە و باخوشتی و خانی شاچی لێ کردووە لەوێ ئێستا شەر سەردانی ئەوەیەکەنەوە بە هەرچەندە جەنابێ لە یەک ساڵیشەوە لەوێ نەماوی واتە بە بیرەوەری تۆ هەر لە سلێمانی بووی بەڵام هەر خۆت بە خەڵکی ئەوێ زانیت و خۆ بە مناڵی ئەو دیازانی ئیسان کە لە دایکگوێ تەمان شانازی پێوەکەم کە بێ و بە شارباژێر و بە هەموو شتێکەوە کە هەر لەوێ لە دایک بووم ساڵی خۆشم بە خەڵکی ئەوێ زانم بڵێ فەرمووت بە جەنابی باوکە ساڵی 1920 لە دایکە بێ لە قەشان ساڵی چەند ژنی هێناوە وەڵاهی ژنێرانەکەی نازانم چونکە لەوە چێت لە ساڵی چلا هێنابێتی چونکە 3 مناڵ پێش من بووە بڵێ کچێک و 2 کوڕ پێش من بۆ نەماون ئەوان نەمان بەڵام ئێستا
جەناب کوڕە گەوری باوک بەڵێ ئێستا ئێمە پێنج براین ناوین من برا گەورەیانم بەڵێ کاک عەبدول و کاک عەبدول کاک جەمال و کەمال و کامەران کاک کەمالی حاجی سەعید ناوێکی دیارە هەر لە مێژووی شاری سلێمانیە لە ئەو پیشەیە کە جەنابە لە پێشا هەڵە بژاردووە وەکو تۆمارگە دوای دێنە سەر باسی کاک کەمال بەڵام ئەمانەوەیە بزانین ئەم وێنەیەکێیە بەڵێ هەتخوا ئەگەر یەک دقە ئەمان ئاواهی ئەمە نەنکمە نەنگتە بەڵێ باسیشی نەنگتمان بۆ بکە لەگەڵتان بۆ ئەو کاتە وڵای نەنکم واتە دایکی دایکێ بەڵێ دایکی دایکم ئەمە لە ماڵی کوڕەکانی بوو بە زۆری لە ماڵی کاک حاکم مستەفا و لە ماڵی کاک حەمە ساڵح بەڵێ یعنی کەواتە ئەمە دایکی دایکتە بەڵێ دایکی دایکتە بەڵێ دایکی دایک یعنی خێزانی حاجی فەقیر ڕەشیە بەڵێ خێزانی یەکەم خێزانی فەقیر ڕەشیە کە دایکی تۆش بەڵێ سێژنی هەبوو خۆی ئەمە یەکەمیانە خەڵقی یاڵان قۆزە ئەمە خۆی یاڵان قۆزی لای زێوێ خەڵقی ئەوەیە چی چۆخە حەمەمینی یاڵان قۆزە لەوێ ئیتر ئەو کاتە بەبیرەوەری من نیە لە نۆسەکانە چۆن هاتووە یا هین نەبووە بەڵام بە بیرەوەری تۆ هەبوو یعنی تۆ لەگەڵ یاشیانی بەڵێ ساڵی 76 وابزانم عەمری خوای کرد ساڵی 76 بەڵێ ئیتر هات لەگەڵ لە ماڵی کوڕەکانی بوو بە زۆری لەوێ بوو تر جاروبارە هات یارمەتی ئێمەشیا بۆ نانکردنیەک بۆ شتێک هات ئەو پەیوەندیە خۆشەی کە لە بینی دایک و لە بینی ئەوە وەکو بەڵێ هەر کچ و دایکە بوون و هەمیشەش دایک دڵسۆزە بەڵێ بەڵێ تەمان دایک دڵسۆزی کچە و هی کوڕە و لای هەمویان بووە بەڵێ ئەم وێنەیە ئەمە دایکتە ئەوە دایکمە بەڵێ ئەوە ساڵی 1970 لە چوارباخ تووشی نەخۆشی شەلەلی دەماغلی یابوو ئەو کاتەیەوە 7 ساڵ نەخۆش بوو هەتا ساڵی 83 تا 27 واتە دایکی لە پێش باوک تا وەفاتی کردووە بەڵێ ناوی چی بوو دایکی ناوی سەلمە فەقیر ڕەشی بوو سەلمای فەقیر ڕەشی ساڵی نزیکی دەوروبەری چلەکان شووی کردووە بە بەخۆی وازام لە چلەکان بووە چل بووە چلو یەک بووە ئەمیش هەر قەشانیە بەڵێ قەشانیە و ئەم هەر لە قەشان لە دایک بەزە دایکبوونەکەی لە قەشان بۆ ئیژنا بە مناڵی هەر لە ماڵی باوکی لێرە بووە چونکە ماڵی باوکی لە تقریبا لە چلەکانەوە لە پێش چلەکانی شەوە لێرە بوون کە لەوێ لە دایک بووە ئیتر هاتووە بۆ ئێرە ئەمیش لەگەڵ دایکە هاتوون بۆ ئێرەتە لە ماڵی باوکی بوو بەڵێ ئێوە هاتنە گەڕیشی چوارباخ بەڵێ ئیتر بیرەوەری جەناب لێوە دەست پێ بەڵێ چوارباخ ئەو کاتە هەروەکوی ئێستا دراوسەی سەر شەقام بوو بەڵێ یەکێکە لە گەڕەکە کۆنەکانی سلێمانی و ئیتر ئەچیتە مەکتب لە مەکتەبی ئەیوبیە ساڵی 1950 بەڵێ کێ بوون ئەوانەی کە لە مەکتب لەگەڵ تا بوون ئەو ناوانی کە بیرێ مابێ جارێکا کە حەمە کێ بەڕێوەبەری قوتابخانەکە بوو مامۆستا ڕەشی مەلا عەلی مامۆستا ڕەشی مەلا عەلی بەڵێ مامۆستا بەڕێزەکانی ئەو کاتی کێ بوو مامۆستا عێزەت بوو مامۆستا ئەو ڕەحمان کام مامۆستا عێزەت ئەو ڕەحمانی هینەکە بوو کەرکوچی بوو مۆسیقە و شتیلی ئەو ڕەحمان نازانم بەخوابی زەبە ناوی چی بوو وەڵای مامۆستا ڕزگار بوو شەوقی مامۆستا ڕزگار شەوقی بەڵێ ئەو بوو وڵای زۆر مامۆستاکانی سەیتر مامۆستا سەی محسین بوو خەتات بەڵێ ئەزانم ئەو عەرەبی پێوتین مامۆستا شێخ نووری مامۆستاتان نەبوو شێخ نووری شێخ وڵای نازانم شێخ نووری نە شێخ نووری لێ نەبووە ئەو مامۆستایانە بوو ئەی تەلەبەکانی ئەو سەردەما وڵای تەلەبەکانی کۆن لەوێ بوون حسێن ئیبراهیم دەوێژ بوو کەمالی سعید ساقی بوو بەڵێ ئەوانە بەڵێ زۆربەی زۆریان ئەوانی کە بڵێن دوایی مەکتەبیان تەواو کرد وەزیفەی گەورە چێت لەگەڵا بووی ئەو سەردەما وەڵاهی ئەوەی کە لەگەڵمان نابوو دکتۆر محەممەد سابیر لەگەڵتانە ئەوە لەگەڵ مابوو لەسەر یەک مێزدا نیشتین بەڵێ دوایی بوو بە باڵیۆزی عێراق لە سین بەڵێ خۆیان خەڵقی گەرمیان بوون ئیتر هاتنە ئەوێ دایاننا باوکی هێنای بۆ لای مامۆستا ڕەشی وتی مامۆستا ئەم کوڕی من قورئانم پێ ختم کردووە نابێت لە پۆلی یەک بێ وتی ئیمتیحانێک ئیمزانی چۆنە بەڕاستی کە ئیمتیحانیان کرد یەکسەر لە سێ پۆلی سێدایاننا یەکسەر لە سێ باشە تەمەنەکەشی مساعید نەبوو بەڵام مساعید نەبوو بەڵام کوڕێکی زۆر زیرەک و بەتوانا بوو جارێ لە شەشا یەکەمی مەکتەبەکە دەرچوو لە سێ یەکەمی سلەیمانی بوو وابزانم لە ئەوسا 5 بوو یەکەمی عێراق دەرچوو دکتۆرای تەواو بەڵێ دکتۆرای هێنا لە سوید و ماوەیەکی زۆر
کەسێکی تێکۆشەری شەو ئێستا باڵیۆزی ماوەیەک باڵۆزی عێراق بوو لە مسر لە سین ئەم وێنەیە ژوێنێکی جوانی سلێمانیانەیە بەڕاستی دایکتە بەڵێ ئەمەش دایکمە بەڵێ دایکمە و جەمالی برامە و ئەوەش پورمە ئەمەیان پورتە ئەمەش کاک جەمالە و ئەوەش کە دانیشتووە دایکتە دیارە لێرە خەریکی جلشتن و شتیوان ئێستا پێشەوەی نەخۆشکە ئێستا ئامێری جلشۆر غەسالە با بڵێن هەموو ئیشەکانەکە بەڵام ئەو کاتە بە دەردی سەری جلە شۆرە بەخوایتر ئەوە بە تەشت و بەتر هەموو سلێمانی شەر بەو جۆرەیە هەمووی هەرەوە بوو تا لە لادیەکانە بە مێکوتەیان شت جل دایانە نا ئاوا لەسەر هینێک و نازانەوە عەسابوونیشان تێگرت مێکوتیشتیان پێشا پاشانە کردەوە مەڵێ باشە اینجا بابینە سەر یەکەم وێنەی جەنابکە لە ئەلبومی یادگاریەکانی تۆیایە ئەم وێنەیە ئەوە هی سەرچنارە ئیتر نادام 65 20 زەبت ساڵەکەی نازانم بەڵام یەو کاتێ ئەمە لەم کاتەیە لە چ پۆلێکای لە پۆلی چەنی چیتە تا ناوەندی یا هەر لە وڵات چوومە ناوەندی بووم چکە لە 61 لە ناوەندی لە مەکتەبی وەتەن بووم ئەوسا لە سەرکارێز بوو مەکتەبی وەتەن لە سەرکارێز بەڵێ ئیتر ماوەیەک لێمانەوە کە شۆڕش دەستی پێکرد ئەو کاتە ساڵی 61 بەڵێ 61 دەستی پێکرد ئێمە لە مەکتەبی وەتەن بووین ئەو کاتە لە چەنە بووی لە پۆلی یەک بووم لە پۆلیەکی ناوەندی بووی بەڵێ ئەو تەلەبانێ بەڵێ مامۆستا فازل عیرفان مدیرمان بوو ئەو کاتە فەرجی کاگڕەشی کەبابچی ئەوسا جغرافی وشتی پێوتین ئەو سەردەما ئەوە کۆمەڵێک تەلەبەی زۆر هەیە ماون ئێستا ئەیان بینم لەسەر کارێزیش بوو بەڵێ لەسەر کارێز بوو ئەوسا بەرامبەر مزگەوتی تەچێڕوتێ ئێستا مزگەوتەکە نەماوە شوێنی مزگەوتەکە مزگەوتی تەچێڕوتیان پێکم مەلا شەڕەو لێەوە بۆ کاتە ئەو مزگەوتە نەماوە ئێستا بینایەکی چەند قاتی لەویایە 4-5 قاتی وابزانم لێوایە وەڵی وابزەم لای ئاشەکەی شێخ جەلال ئاشەکەی کاکە شێخ جەلال لێرەوە سڵامانەیە بۆ خۆی بۆ کاکە ئاسووی کوڕیشی اینجا ئەمەوەیە باسی ئەو بکەین کە خەڵکی گەنجی تەوەستەی ئەو کاتە لە 60 و ئەوانە لە سلێمانیە ئێوە ژیانتان چۆنە بردەسەر ئەو کاتە کاکە حەمە وەڵڵاهی ژیانمان لەبەر ئەوەی بەهۆی دروستبوونی شۆڕشەوانێ بەڕاستی ژیانمان ناخۆش بوو یعنی ئەم خۆشی بینی ئێستا ئەیەکەم ئەو سا نەدەتوانی هیچ شتێ بکەی هیچ شتێ بڵێ یعنی کە لەگەڵ ساڵی هەشتاکانیشا فەرقی زۆر بوو بەڵام هەر لەگەڵەوە ئەو ژیانە خۆشە نەبوو لێ وڵات ساڵێکی هینە و ئەبیایە هیچ هینەکە نەکردا جاری یا بجای خۆپشانانێکرا لە مەکتەبی وەتەن ئەو کاتە مزاهرەیەشان کرد لە هینیان بە مامۆساکانە کرد و نازانم دەنگە دەنگ پیا بوو تر خەڵکیانە گرت ینی بەهۆی ئەو بارە سیاسی کە ئەو کاتە بەهۆی ئەو بارە سیاسی ئەو نەخێر لە خۆ دی و نەبوو ینی خەڵکەکەش دایمە ملتەزم بوو بە شۆڕشتەوە هەمووی یەک دڵ بوو هەمووی یەک بڕوا بوو هەمووی ینی بەش نەبوو بەڵێ لە ڕۆژانی هاوین و لە ڕۆژانی پشووە ئیتر ئەوەش هەلێکی تر بوو بۆەوەی کە بچی بۆ کاسبی یا یارمەتی باوکە بێ یان شتێک لەوە بەخوا هەر ئەوە بوو خۆ سەیران وشتی وانە بوو خەڵق فشێ بوو ئەوێ وەکو ئێستا و ئەم هەموو گەنجە ئەم زروفەی ئێستا لواوەسا هەر نەبووەوە نەوەڵابی یا کاسبی کردایە یارمەتی باوکتە باە بڵێ ئەو کاتە هەموو کەسێک ئەگەر گەنجیش بواە لێپرساوێتیەکی ئەخستە سەرشانی خۆی یعنی هەوڵی ئەوەیەدا ئەویش ڕۆڵی هەبێت لە دروستکردنی خێزان لە بەڕێوەچوونی خێزان بەڵام بەگشتی ئەم سەردەمەی ئێستامان ئەو هەز بە لێپرساوێتیە کەم بۆتەوە وەکو جاران نەماوە وەڵی ئێستا تەبعا نەوەڵاوە نەماوە ئێستا ڕاست باشە کاک محەممەد اینجا دوای ئەوە جەنابە ئەچی بۆ عسکەری وەنیە عسکەریت کرد من عسکەریم نەکرد بۆ نەتکرد کاکە حەمە ساڵی هەفتا لە پۆلیسی سانەوی بووم لە مەکتەبی وەتەن جۆزرایەوە بۆ بەرامبەر جێ ڕێکخراوە دیموکراتەکانی ئێستا ئەوەی کە بینە لێوە بوو جۆزرایەوە ئەوەیە مامۆستا کەمال مکورچی مدیرمان بوو چوینە مەکتەبی شەو مامۆستا کەمال مگورجی ئەو کەسایەتیە کە کوڕی غەفور هندیە کوڕی غەفور هندیە کوڕی غەفور هندیە بەڵێ اینجا ئەم غەفور هندیە بە ئەسڵ خۆی ناوی گۆگۆڵجان مگورجیە لە گەڵ با بڵین سوپای بەریتانیا هەندێک لە هەندیەکانیان لەگەڵا بوو دێنە شاری کەرکووک
ئەو کاتە مێجەرسۆن بە سایقی خۆی ئەیێنێتە سلێمانی ئەوەی کە من شارەزایم لێ هەبێت دوایی کە مێجەرسۆن ئەمێنێ ئەڕوات و سلێمانی بەجێ هێڵێ گۆگۆڵجان مەگورجی ئەمێنێتەوە لە لای جەنابی شێخ ئەمێنێتەوە و پێم وابێ ئەو ناوی غەفورە جەنابی شێخ بەسەریا ئەبرێ ئەمێنێتەوە و ئەو سیارەی ماڵی شێخ ژمارەیەک بەدەست ئەوە بێ لە کاتی 1924 کە سلێمانی لێت تێگەچێ ئەو ماڵ و مناڵی مەلیکی کوردستان دەرباز دەکات و ئەیان باتە مەنتیقی پیران ئەم کەسایەتیە مایەوە هەتا لە سلێمانی وەفاتی کرد بەڵێ لە سلێمانی کاک کەمالی مگورجی با بڵێ کەمال مکورچی خۆی ناوەکەی وانووسا خۆی کوڕی گۆگۆڵجان مگورجیە مگورجیەکە هەرمایەوە وەتام ئەوڵ کەسیش بکەوزان پاسپشتیان هێنا یەکەم سیارە لە سلێمانیە غەفور هندی واتە گۆگۆڵجان مگورجی دوو کچیشیان هەیە شکوریەخان و سەبیحەخان کە لەم شارە ماونەتەوە و کۆمەڵێک مناڵی چاکیان لێ بووە لە بواری هونەرە وەکو مامۆستا کارزان کەمال مگورجی پێم خۆش بوو لە بەرنامەیە کە جەنابتی تیای من ئەو ڕوونکردنەوەی بەم لەسەر ماڵیان فەرموود مامۆستا کەمال مگورجی ئەو مدیرمان بوو ئیتر هین وەسیقەیەکمان ینی مەکتەبی شەو وا بوو ئەوە وەسیقەیەکمان بنێ بۆی نەمان بن بۆ عسکەری 3 ساڵ لە پۆلیسیا ئەو داواممان نەکرد داوامیشی کەم ئەوسا خۆعافیکان من و علی حاجی سەعڕەش و هەن هەموو بەیەکەوە بووین لەو مەکتەبە ئەوان ژێوە بوون وەسیقەکەیان هاینێ مابر بۆ تەژنید داقلیانە کرد و ئەیانگۆ مەهینیتە دوایەوە لە ساڵی پێش هەفتا یعنی لە 69 بۆ هەفتا متەخەلیف بووم مامەوانێت تا بەیانەکەی ئازار دەرچوو بەیانەکەی ئازار دەرچوو ئیتر ئەوە بووتیان ئەگەر وەسیقەیەک بێنن لەی پێشمەرگەوانەیە ئەسکەریتان لەسەر نامێنێ باش چوون بۆ لای ئیتر باوکم خوا ئەفریکاوتی بێت تۆ بچی وەرەقەیە بێنی بچوو بۆ لق وەرەقەیە بێنە بە ئەسکەری پێ نەکەن باش چوون وەرەقەیان نامێ شتێکیان بۆ کردم و دوایی چوون بۆ لای ئەمینی مختار مختاری شوارباغ بۆ ئەو کاتە چوون بۆ لایتم کاگە میشتێکی وایە وتی ڕۆڵە تۆ چۆن شتی واکەی ئێوە کەستان لە دەرەوە نەبووە پێشمەرگەکەنەوەی بۆ خۆ دەکەی بە پێشمەرگە بۆ خاتری خوا وتم ئەی چی بکەم وتەوە ئیمشۆ ڕادیۆ ئیخباری یاوە عافوات هاتووە 100 دینار بەدەڵ ئەیت لە چلەوە بۆ 47 شمولی عسکەری و احتیاطیش ناکە زۆر باش وتم بەڕاستە وتی ئەرەوەڵا وەڵای تر بۆ دووسێ ڕۆژ دوایەوە کە قەرارەکە هات بۆ تەژنید ئەو سا تەژنیدیش هەر لە لای مەکتەبی خۆمانەوە لە قاتی سەرەوە بوو لای ئەمەی کە شوێنی ڕێکخراوە دیموکراتیەکانی جارە بەڵێ ئەم لاترەوە قاتی سەرەوە باش ئەوە خانی ماڵی حاجی حەفسکۆل بوو ئەم سەرەوەیان نابوو بەکرێ خوارەوەی دوکان بوو سەرەوەی تەژنیدی تیا بوو وەڵای تر چوون بۆ تەژن حەسەن عەبدولەمیر لێوە بوو 100 دینارم برد و ئەو کاک ڕۆفە نایب زابط و دەفتەرەکەی بۆ پڕکردنەوەیانێکەوە ئەمە بەس کاکە محەممەد ئەو کاتە 100 دینار زۆر بوو بەڵێ هەمووی دینار بوو یامێ بژاردی و هینی کرد و وتی بۆی پڕکردنەوەوان ئەمە بعربي قدم علي زنازام شي بدفع بدل النقدي كما بدل ياو شمولي احتياطي وعسكري ويش هناك بله بردم بو حسن عبد الامير لو ديو زابطك ابو شاوشيني ابو شو هذا سيري شكل يق موريكي وتي برو يتنيتو بتجديدات تو تا ام دقيقه تو سربازين او هم احتياطي هاتو هيش شمولي نكردم ببي او بالريال بغوي اوصل دينارو والله هرزان نجاتي بقولوا خايتر او ما في هكا زمن امي بما سلويزغي تريج يعني بەڵام ڕێگام ببانە من وچانێ وەربگرم خۆشەویستانم وچانێک و دێنەوەلاتان پێش وچانەکە باسی قۆناغی ناوەندیمان کرد کە تۆ لە مەکتەبی ناوەندی بووی دوای هاتینە سەر باسی تەجنید و ئەو کاتی عسکەری و ئەو جۆرەشتانە کە بەڕاستی خزمەتی سەربازی بۆ ئێمەی کورد ئەو کاتە زۆر بەنابەدڵی بوو دڵمان پێ خۆش نەبوو ئێمە نەئەبووینە سەربازێکی حەقیقی بۆ وڵاتەکە لەبەر ئەو ڕژێمانی کە هیچ کاتێک دانی خێریان بە میلەتەکەی ئێمە نەیاوە و کارەسات بوو کە کاتێک گەنجێک کاتی عسکەری هات اینجا دێنە سەر سەرەتای دروستبوونی ژیانێک کە دوور لە باوکت و دوور لە پارەی باوکێ هاتیتە سەر ئەوەی کە خۆت دەست بکەی بە کاسبی ئەوە ساڵی چەند بوو کاکە حەمە؟ ساڵی 1968 مانگی حەوت بوو
کوڕێک ئەوسا چاخانی هەبوازی لە شاخانەکە هانی بوو ناوی محەممەد عەبدوڵڵا بوو نەسرا بوو بە حەمەی چایچی باش ئەوە دوکانێک هەبوو لەوێ لە برین مەزاخانە کۆنەکە کە ئێستا مەزاخانە نەماوە ئەوسا مەزاخانە بوو هادووتی وەرە ئەو دوکانم بۆ بکڕە کابرایشیش ناوی محەممەد دەروێش بخوافیکە ئەویش نەماوە وتی ئەیکەین بە تەجیلات ئەو کوڕە باوکی خالی بوو گۆرانی بێژ بەڵێ وەختی خۆشی خۆی گۆرانی بێژ بۆ ئەو محەممەد کاکە حەمەی باوکی بێژێکی بە ناوبانگی ئێران بووە دەنگ خۆش جا بۆ بازەکەم ئەوە چۆنی گۆرانی بێژ بووە یعنی ئێمە نەمانەزانی بە حەقەت وایە ماوەیەک لە بەغا بوو لەگەڵ حەسەن زیرەک و ناچوو بۆ ئیزاعا بەلای عەلی مەردان و ئەوان یعنی زۆربەی کەلیمەی کە ئەوەی بوو بەس مەگەر لای حەسەن باتایە لەو بندوو باوانی کە پیانەبوو بۆ ئیشێک بە شعر جوابیایەوە وتی ئەو دوکانەمان بۆ بکڕە دوکانەکە علاکولی بۆمان کردی بە 80 دینار بۆ ئەو بۆ محەممەد دەروێشە مانگێک ئەوان لەوێ بوون ڕۆژە بانگی منی کردوتی محەممەد بیکە بە خاتری خوا ئەفونکە ئەو کاتە خۆت لە لای باوک بوو یان لە لای باوکە بووی لە لای باوکم بووم بەس زۆر جۆم نایە ئەوە هاتمە لای ئەوان حەزم لە دەنگ و گۆرانی و تەجیل و شتە کرد بەهۆی ئەوەوە تەجیلێکی تیکە بیستمان هەبوو لە ماڵەوانەی تر ئەو شریکانی حەسەنی حەپلەی سلەیمانی ئەمانە لێرا بوو ئەوانەمان پێ لەوە ئارەزوو دروست بەڵێ لەوە حەزم لە دەنگ و هینی ئەوانە کرد وتی پیاوی چاوە فریام کە وتم چییە وتی ئەم پیاوە وەڵی لەگەڵیان من ناگونجێم باش ئەم پیاوە زۆر نوعێکە و مۆنە و کابرا تااقەتی ئەوەی نەبوو کابراایەک مەسەلا محەممەد دەروێش باوکی خەهین یعنی ئەوان کردیان بە تەسجیلات بەڵێ کردیان ئەو محەممەد کردی بە تەجیلات ئەو حەمەی چایچیەکە کردی بە تەجیلات لەگەڵ ئەوە بەڵام ئەو هەر ناهات چکە ئەو نانەوا بوو نێزانی تااقەتی نەبوو بەڵێ بەس کە ئاهات دائنیشت ئەمیش حەزی بە قسەی خۆش و بە ئەمانە کرد باوکی خالی تااقەتی نەبووتی وەرە پریام کۆ پیاوی چاوە هەنێ پارەم بۆ پیاکە بە ئەو دوکانی دەکڕمەوە خۆم خۆبین بەیەکەوە باش منیش ئەو کاتە ئەرزێکم هەبوو لە ڕزگاری لای خانۆکانی مەعمەلەوانەیە 300 مەتر بوو کڕی بووم بە 75 دینار مەتری بە 250 پلس ئەو کاتە بەڵام هەر خانۆکانی مەعمەلی لێ بوو بەڵێ لەوێ 300 مەتر بوو ئەرزەکە ئەرزی خاڵم بووی حاکم سەفا بوو یابوومیە وەڵام منیش وتم باشە بۆ پیاکەم وەڵا چوون بۆ لای ئەو لە محکەمە بوو کاک مستەفا لە محکەمە بوو لەم دیوە وتم خاڵە وەڵا ئەو ئەرزە نیازمەیە بیفرۆشم وتی بۆ وتم وەڵای دوکانێکە ئەیکڕم وتی بەو خوایە محەممەد هەر 950 باش 6 دیناری قانجازە کرد بەڵێ باش 6 قانجازە کردوتم باشە خاڵە بۆم فرۆشەوە وەڵا کابرای لەبەر دەرگاوە سا بۆ فەڕاشی وچی بوو داوای لێ کرد بوو وتی وەرە ئەو ئەرزەم لە محەممەی خوشکەزان بۆ کڕیوی بە 135 دینار باش متری بە 950 وەڵا هەر لەوێ پارەکە یا بە من و دێ تۆ بڕۆڵا پارەکەم هانیمیش هەموویم کرد دەستی کاکە حەمەوە ئەوە بووین بە سەرۆتێک کە هەبوو هەمووی چی هەم بوو پەیام کرد هەمووی ئەوەیە کە لەگەڵەوە شەریک بووین هەتا ساڵی 1970 باش لە ساڵی 1970 بەڵام دوکانەکە ئامادە بوو بۆ ئیشکردن دەست پێ کرد بوو بەڵێ بەخوا دوو تەجیلیتا بوو لەگەڵ 40 شریتای خۆر بوو کاتە بەڵێ تەجیلیتی کە 35 و 30 ئەوانە بوو هەر ئەو نوع هەبوو نوعی کە نەبوو بەکرا ئیتر ئەو تا ساڵی هەفتا مانگی 3 بوو 4 بوو کەمتر بوو وابزانم بەیانەکەی ئازار دەرنەچوو بوو ئێستا تا ئەو بوو مابووینەوە وتی دامەزرا لە زانکۆی سلەیمانی ئەو دامەزرا بەڵێ ئەو دامەزرا و ڕۆژێکا وتی وەڵی بەشی دوو کەس ناکە و ئیدارەی دوو کەس ناو منیشتم وەڵی کاکە ئیدارەکەی بۆ ئیداری نا ڕۆژ وایە 5 دینار 6 دینار ماندەزەکەوەیەکی 2 دینار 3 دینار کرێکارێک بە 600 زیگشەکە ئەمە بۆ کەمە ئێمە پارەیەکی 3 کرێکارمان دەزەکەوێت نە ئارەقەکەینەوە نە هیلاک بووین وتی بەخوا بەشی من ناکە وەڵی تر ڕۆژێک چوینە ماڵی خۆیان بە سعری قەبڵانی وتی یا بۆ تۆ یا بۆ من وتم بۆ من پارەکەم مایەوە ئیتر لەو ساوە تەجیلاتە کە مایەوە تەوەسعی کرد و گەورە چیە ناوی ناخەیام وەڵا خۆم ناوم ناخەیام هێشتایی تۆ نەبوو ناوی خەیام بوو نە ئەوسا پێشەوەی کە لای ئەو ناوی وەفا بوو تۆمارگای وەفا ئەنجاکە بوو بەی من ناوم ناخەیام دیارە ئەو کاتە تۆ مەجبور بووی ئیجازەشی بۆ دەربێنی ئیجازە نەبوو تا ساڵی 77 ساڵی 77 ئیجازە هاتە پێشەوە داوایان لێکردنی ئیجازە دەربێنین ئیجازەم بۆ دەرهانی هەتا ساڵی هەشتاکان هەر بە ناوی خۆمە مایەوە ئیتر ئەوە بوو لە ئەمری سلەیمانی بانگیان کردین وتیان ئەبێ بێن بۆ ئیجازەکە هین تەعاون کەن لەگەڵمانە ئێمەش نەمانزانی بەڕاستی تەعاون چییە تەعاونەکەی ئەوانەی گۆگەر بە حسابی خۆیانێک گۆگەر یەشێکتان بینی پیاو خراپ بوو یانەوەی بوو ئاگادارمانکەنەوە ئێمە ژۆمانزانی تەعاون ئەوەیە کە بڵێ لەگەڵمانە ئیش بکەن ئێمە تاقەتیەوە من لەشۆ بوو وتم بابە وەڵی ئێمە کەس ناناسیینی ئێمە تەجیلاتە و کەی ئەمە ئیشی ئێمەیە ڕاستە
ئیتر لە تاوانە وەکالەتیشی شەریکەی ئەفریقیم وەرگرت هینەکەم قسە سەر کەمالی برام. ئەمە ئەم خەڵکانە ئەمانی چێن هینی ئەو کاتی ئەوانە ئەوەیەشیشان ئەو هینە ڕەشەی ئەم لاوە ئەو کوڕەیە کە شەریکم بووە ئەو مشتی بەسەرەکە ئەوە هەمەی چایچێ باوچکە خالیە ئەمەیە کە بوو بە شەریک بۆ ماوەیە ئەوەیە بوو بە شەریکم ئەویان ئەنوەری نەریمانە ساڵی هەشتا سیاری پێ بوو لە ڕێ بەغا دەعمی کرد خۆ ئافریقا دووە سیارێکی ئەوەی دانیشتووە ئەوەی دانیشتووە خۆممەوە مناڵەکە مناڵی مامەجیەک بوو دراو سێمانە ئەوەی ئەکلێتە بەسەریان بەڵێ ئەکلێتە بەسەرەکەت لە تیفی نەریمانە برای کاک ئەنوەرە ئەنوەری نەریمان ئەویش لەم پار بوو پێرار بوو عەمری خوای کرد مابوو ئەوەی ئەم سەریشان کاگەحمینەوە پیانەگو ئەحمەی حەمکوڵ کاگەحمەی حەمکوڵ نەک ئەوەی کلارنێت و شتیلی ئەوە نا بەڵێ ئەو ئەحمەی حەمکوڵە جابوو ئەمە جایە بەڵێ کاگەحمەی خۆمان ئەمە بەڵێ ئەیناسم قوربان برا گەورەی منە ئەمە دوکانی تەجیلاتەکە ئەو سایەک دوکان بوو ئەم نەکرابوو بە دوان وسا بەڵێ دوایی لە حەتا چوارا کردم بە دوان کاکە تەزیلەکان کوێی بوون ئەم نەوعی گرۆندێک بوون وەنیە هەمووی ئەڵمانی بوو ئەڵمانی بوو بەڵێ هەتا ساڵی هەشتاکان ئیتر هەشتاکان ئەم ئاکای و شتەهات یابانی بوو جەناب کەوتە ئەوە لە سەر ئاکای ئەوانەژ ئاکای جیهاد چەند 4-5 جیهازم هەل لە بەغا وەرگرت جیهازی بە 1930 نەرۆک سیارە تەجیلمانە کرد ئەنجا دوای 4-5 مانگ هاتبوومان جیهازە سەریعەکان میکسەکان وەرمانە کرد بەڵێ ئەوەی بە 3 دقە تەجیلیە کرد بە 3 دقە اینجا ئەی شریتەکانی بەکرەکان لێ شۆوە وڵا شریتەکانی بەکرە ئەو ساشریکی بەکرە زۆر بوو گرنگیک بوو باسب بوو هەمووی ئەڵمانی بۆ ئەوسا دوایەوە یابانی هاتی تاشی و کاکە حەمە ئەگەر شریتێکی بەکرە چەند گۆرانیەکی مەسەلەن بۆ نمونە حەسەن زیرەکی لەسەر بوو ئەدرا بە چەند یەک پاکەت یەکدانە یعنی یەک شریت بە چەند بوو بەڵێ ئەگەر من بە هاتمایە بم کڕایە وڵی سعرەکەی خۆی شریتێک بە دینارێک بوو بە ئەوە خۆی بە بەتاڵی بە دینارێک بوو ئێمەش تەجیلمانە کرد ساعتی بە نیو دینارە و کاتە ئیتر 2 ساعت دوایە دینارێ بوو تەجێکردنەکەی ساعتێک بووایە نیو دینار بوو خۆی بەکرەکەی ئەبوا بێنە ئەو کەسە یان خۆتان هەتان بوو بەکرەکەی خۆشمان هەمان بوو خۆشی توانی بێری ئەوسا کابرایەک موادی گروندیشی هەری ناوی حاجی تایر بوو لە بەخانی تازە تاری گروندیک بەڵێ مەشهور بووەوە ئەوسا ئەو شریتە گروندیکانە ئەوەی هانی هەر بۆ ژنانرا تایر بەڵێ ناوی تاری گروندیک بوو اینجا دوای ئەوە خۆ ئەفریقا حاجە ڕەشی قەمچغەیی پیاویشکە هەبوو بەرامبەری ئەحمەد دانزێڕیان پێوت لەوێ لە تەنیش جەلالی ئەحەڕەشەوە ئەویش خۆ ئەفریقا مردووە جەلالی حاجی ئەحمەد ئەوانە بەڵێ ئەو شریتانیان هانی تر لێمانە کڕینەوە جاری وایە خۆمانە چین لە بەغا ئەمان هانی بە جملە ئەم ئارەزووە لە جەناب تا زیایی کرد ئەنجا کەوتیتە سەر هەوای ئەوەی کەوا خۆشە بۆ هەندێک لە هونەرمەندان گۆرانی تەجیل بکەیت بەڵێ چیرۆکەکانی ئەوانە چییە پێش ئەوە حەزەکەم وێنەیەک هەیە زۆر جوان و ناوازەیە زۆر ئەمە دوکانەکەی خۆتە بەڵێ ئەمانی چێن ئەوە خوا ئەفریقاوان عەبدوڵای مەلایە ئەمەیان بەڵێ شەید عەبدوڵای مەلای گۆرانی ئەو پشکۆلەکەش ئەوە کاوەیە کوڕەکەی خۆمەکەیسە لە دوکان لە تەجیلاتەکەیە ئەوی تریشان خۆمم ئەوەی ئەم سەریشان جەمالی برامە ئەویش هەر لەو تەجیلاتە بوو ئەوەی سەریشی بە حاڵ دیارە ئەویش کەمالە مشکا کەمالی براتە و کاتە مناڵ بووە دوایی بووە بە وەستای زۆربەی زۆری تۆمارکردنی دەنگەکان باسێکی شەهیدی هونەرمەند کاکە عەبەی مەلامان بۆ بڵێ وەڵا کاکە عەبدوڵا دایما یعنی پێش ئەوەی بچێتە دەرەوە ئەو کاتەی یعنی پێش نەکسەی ئەیلول و ئەمانە زۆرە هات بۆ لامان ئیتر دوایەوە کە ئەوە بوو ئەوە تەواو بوو شۆڕش دەچین پێ نەکردبەوە لە 76 هات بۆ دوکان زۆرە هات دانیشی تر بەیەکەوە چین بۆ لای جەلالی حاجە ڕەشی و ئەمانە ینی تێکەڵاوێکی زۆرمان هەبوو بەیەکەوانەیە زۆر ئەوی شیوایەتی دەنگی حەسەن زیرەک بوو بە زۆری هیچتان بۆ تۆمار کردووە وەڵاهی یەک گۆرانیمان بۆ تۆمار کردێمە یەک گۆرانی ئەویش چۆنی بوو ڕۆژێک ئەم هات ئێوارە درەنگ بوو کوڕێک هات لە زانکۆی سلێمانی و ئەبزان لە کولی هەندەسە بوو داوای حەسەن زیرەکێ کرد ئەمیش پێی گوتی تۆ حەزت لە دەنگی حەسەن هەیە وتی ئەرە وەڵڵا وتی وەڵا خۆ منیش دەنگم هەیە و حەزم لە گۆرانی ئەوە گۆرانی ژەڵێم دەوتی وەرە با گۆرانیە بڵێن کە با بڵێن
خوێنکارەکەی زانکۆش دەنگی خۆش بوو دەنگی خۆش بوو بەڵێ ئیتر لەگەڵ لاسایی حەسەن زیرەکی کردەوە لەگەڵ عەبدوڵڵا چی بڵین بارانە و هەوای بارانەی تازە ئەمانە وڵای تر میکرۆفۆنێکم بۆ دانان لەوێ و هەر لە دوکانەکە بەڵێ درەنگ بوو ئێوارە بوو خەڵک لەوێ نەما بوو ئیتر بەیەکەوە ئەو گۆرانیان گو بەخوا 6 دقیقە بێ وابزانام ئێستاش ماوە لای کاوەیە ئێستاش ماوە گۆرانێ تۆ یەکێکی لەوانەیە کە زۆر شارەزایی لە حەسەن زیرەکایە بە پێی ئەو راپۆرتشی کە خوێنمەوە بۆ بینەرانی بەڕێز شانازی بۆکەی کە 6 ساعاتیش لە مەجلیسیا دانیشتووی بەڵێ دەنگی حەسەن زیرەک ئینکاری ناکرێ هەمومان تابین لەسەرەوەی کە حەسەن زیرەک بەڕاستی گۆرانی بێژێکی خۆڕسک بووە ئیتر هەر بۆ ئەوە خوڵقاوە کە ببێتە هونەرمەندێکی گۆرانی و دەنگێکی گوێیەکی مۆسیقی باشیشیە بووە حەسەن زیرەک لە لای تۆ ڕۆژێک لە ڕۆژان کە گوێ لە دەنگیەکێکی کابێتەوە لاسایی کاتەوە تۆ چیەڵێ یعنی مەسەڵەن شەید عەبدوڵڵای مەلا لاسایی کردوێتەوە ئێستا کۆمەڵی خەڵکان لاسایی چۆنە ئێستا خەڵک کە گوێی لە دەنگی ئەمانە بێ لە هەموو دەنگێک ئەوەی کە لاسایی کاتەوە زۆر دەنگەکەی لاخۆشە بەڵام تۆ کاتێک بێنە لە عینەن دقا عینەن گۆرانی ئەو گۆرانی حەسەن لێرەوە قەت حەز ناکەی گوێ لەوی تر بگری ڕاستە لەبەرەوەی ئەو ڕەسەنایەتی تایە ئەو دەنگە زەحمەتە هیچ کەس دەتنیا ئەو کوڕە شەمسەماڵیە دەنگی خۆش بوو تقریباً هاتە ئەوەی کەوا هینیش ئەوێ کرد وڵی ڕۆژێک لە تەلەڤیزۆنی سۆشیالیست یادی حەسەن زیرەک بوو چین بۆ ئەوێ بەڕاستی وڵی خاڵی جوتیارێکی بوو کە ئاوڕم ینی ئاوا جالبە ئاوڕمی ئەومەزانی حەسەنە یعنی ئەوە دەنگی خۆش بەس تۆزێ دەنگی گەنجانەیە ینی دەنگی نەگەیشتە ئەوەی گەڕ بێت تۆزێ وەکو دەنگی حەسەن وەکو حەسەن زیرەک کاکە حەمەد چی یادگارێکی حەسەن زیرەک لەلایە یان ئەو 6 ساعاتی کە شانازی پێوەکەی ئەو ڕۆژێک چۆنی بوو والله لە حياتمان یعنی لە دوای ئەوە بە زۆری تەجارتمان نەبوو ئەوسا ئەو کاتە وابزانم یا 27 یا 28 چواری 1960 بوو 27 یا 28 چواری ئەو ڕۆژە بوو بەڵێ چکە ئەوسا من لە ئوتێلی ئاکۆ بووم لەوێ کە ئاهاتمانە ئیتر ئەو مەلایە ڕەفیقم بوو مەلای پاقلاوە ئەوش بەهۆی چیەوە ڕەفیقم دایمە حەسەنی لێ منیش حەزمە کرد ئەچم لای دانیشتم یعنی ئێوە هەردووکتان هاو حەسەن بوون بەڵێ ئەرە وەڵڵی ئیتر ئەوەی هینیە کرد هەموو کۆبینەوە بەیەکوانێ مەلاش زۆر حەزی لە دەنگی حەسەنە کرد چاخانەیەشان هەبوو وابزانام ناوی بەرانان بوو شتێکی وای ناوو لە دوکانەکان حەج دەروێشە ئەوسا دومبەڵۆشتی تیاکرا لە چ گەڕێکێ بەڵێ لە چ منطقەیە بوو دوکانە هەر جادەی مەولەوی هەر جادەی تازە بەڵێ ئەو ئێستا تێک چووە لەوێ ئەو چاخانەی مەلاحمەیان پێگو خۆی دوایی کردی بە پاقلاوە بوومە مەلای پاقلاوە ئەوسا کە حەسەن حەفلەکەی کرد لەوێ ئەوە بوو ئێوارەیە چون بۆ ئەوێ وتی مەحەمە مەڕۆ ئێستا حەسەن زیرەگێ بۆ ئێرە بابڵین ماوە مەلای پاقلاوە نەوەڵا عەمری خوای کرد برای مامۆستا حەمەد سەعید تیپی مەولەوی بوو بەڵێ ڕێزمان هەیە بۆ مامۆستا حەمەد سەعید و درود بۆ گیانی پاکیویش بەڵێ وتی مەڕۆ ئێستا حەسەن زیرەگێ بۆ ئێرە منیش وڵات تۆزێک وەستاینەوەمان زانی کوڕێک بە قاتێکی ڕەشە و سەری بۆ دواوەدایە نابوو هات کوڕێکی ئاوات زۆر باڵای بەرز نەبوو خلیلەڕێ بوو تۆزێ دەموچاوی کونجێکی پێوی دیار نەما بوو پڕ بۆ سوور بوو ها سەلامی کرد وتیان بەخێر بیت وتیان کا حەسەن زیرەک بەخێر بیت خوا مەڵێن زیرەک یعنی ئەوسا ئەمەنگە هونەرمەند وا خراپ سەیرەکرا ئەو پیاوە پێی ناخۆش بوو پێی بڵێ زیرەکەی و پێم بڵێن بڵێن حەسەن ئەو قسەیەکن حەسەنیش نییە گوزمانێک بڵێ حەسەن ئیتر تۆزە قسەی کرد بە خودا و بە پێغەمبەری خودا ئابوون و قسەیەک جاوتم مەلا خۆ ئەمە گۆرانی بڵێ مەگەر حەیران بڵێ وەکو قەڵات جێ ئەمە بوون و عەزمانە قسەکە وتی با بە تۆقن نەبێ بەسەرەوە وڵای تر پەنجا گۆرانیشان نووسیەوە بە بەیانی بیلێن باش ئیتر بەیانی کە هات سعات دوای نیوەڕۆ ماڵی مەلاحمەد لە خانووی حەج دەروێشە قەسابا بخوافیکا لەو دیوە لە قاتی سەرەوە لێ بوو مامۆستاوێلی محەنا لەگەڵ کاک ئەنوەر قەرەداخیە هەردووشان لەوێ بوون بەس بەڕاستی هەردووچان بەتوانا بوون بەس مامۆستاوێلیم زۆر بەتوانا بوو مامۆستایی هەمیان بوو بەڵێ وێلی محنا زۆر بەتوانا بوو کاک نەجمەدینی خەیات ئێستاش ماوە ئەمری درێژ بێ ئەو تەپڵوشتەکەی لێ تەپڵێکیان بۆ دانابوو بۆ جاروبارە چوو تەپڵەکەی بردە دەرەوانێ علادینێکی لێ بوو لە دەرەوە سەرەکەی گەرمە کردو بۆی دەنگی بێ بڵم بوو وەڵی ئەو حەسەنەوتی دەفزنجارە پیاکە مەلا حەفلەکە 100 دینارەکە 100 دینار دەفزنجاریشان دەست نەکەوت ئەم شارەوە نەبوو سەیری ئەم هونەر و مۆسیقی ئێستا سەیری ئەوە کرد بەخوا دەفزنجاریشان دەست نەکەوت جا ئەمەوێ بە درێژی باسی ئەو مۆزوع بکەین بەڵام ڕێگام بە وچانێکی کەش وەربگرین خۆشەویستانم وچانێکی تر و دێنەوە خزمەتتان
پێشناو بڕەکە باسی حەسەن زیرەک و ئەو حەفلەیەمان کرد فەرموو لە ماڵی مەلاحمەی پاقلاوە دوایەوە گۆرانەکان وترا دوایەوە گۆرانەکان وسیتر بەیانی هات سێمان کرد بەیانی چین بۆ ئەوێ سعات 2:05 بوو عەرەبانەیەک هات عەرەبانەی 2 ئەسپی بۆ ئەوسا لێ ئەوەستا خواعفیکە ئەمینی دەڕابەشی هات تەجیلێکی پێ بوو تکە بیست لەگەڵ حەسەن زیرەکە هەردووچان دابەزین و سیدیقە قەڵە و ڕۆشت ئەو هەنی سیدیقی زۆر حەزیری لەنگی حەسەنە کرد هەر خۆی بەبێ پارە ئەیبەت بەملاولا ئیشێکشان هەبوو ئێستا خۆ تەکسی مەکسینە بۆ عەرەبانەی هات بۆ ئەوێ ئیتر چوونە ژوورەوە دانیشتن ئەو دەرزنجاریان دەست نەکەوت لەوێ هیچەوە دانیشتن جا حەسەن ئەگەر دەست بگرتایە ئاوە دەست بەستایە زەحمەت بوو کەلیمەی گۆرانی بڵێ یا بە ئیشارەتەوە یا ئەبێ دەستی بجوڵایە وەڵاهی بە ئیشارەتەوە عینێنی زاعە بە پێوە 30 کەس دانیشت بوو لەو ژوورە پشکۆلەیە دوو میکرۆفۆنی تکە بیستیان دانابوو بە دیوارێکەوە باش ئیتر ئەو گۆرە مۆسیقەکان پراوایانە کرد حەسەنێک و پیاوی چابن ئەبێ شتەکەەوە بێ بگات زۆر شارەزای مۆسیقا بوو کاگەنەر مامۆستاویلی مێگو ئەیوو ئێوە مۆسیقەکە لێبن کە لیانە خۆی ئەوە بەدەم جاری وایە لەگەڵ یاوتنەوەوانێ بڵێ ئەیگو ئەمە تەواوە شێوەکە ئەوەیە ئەوە لێبن ئێمە ژەماڵی دەبوو هەر ناوی ئەیگو بابە نابێ خۆمە نەیوهین نییە هەبڕۆم لەگەڵ یا ئەیگو حەیامان نەشێ اینجا زۆرن ئەو کاراکتەرانی کە جەنابتان با بڵێن هاوڕێتیت کردوون لەو بوارەیە یەکێکی تر لەو کاراکتەرانی کە هاوڕێتیت کردوون ئەم کاراکتەرێ بڵێ ئەگەر باسێکی ئەم پیاوەشمان بۆ فەریق بڵێ فەریقی حەمەد ساڵە خۆ ئەفریکاوە ناسرا بوو بە فەریقە چۆر بڵێ طبعا ئەمە کوڕێکی دەنخۆشی شاری هین کوڕێکی قسە خۆشی شاری سلەیمانی بوو بڵێ ئەگەڕا وەختی خۆی طبعا چاخانەی هەبوو دوایەوە کەوتە دۆ فرۆشتن دوای دۆیەکە قاوەیە جەڕا ئیتر قاوە هەر چەندێکی باە دەپرس باە پ باە دەدنارە باە باقی نایتەوە باقییان هەرێک بە زیابی وختە جیپانیەوە کاک فەریق باوکی کاکی وایە و لێرەوە ڕێزمان بۆ کاکی واش ئێوە بڵێ ناوێکی دیارە کاک فەریق لە مێژوی سلێمانی بڵێ ناوێکی دیارە و یعنی کوڕێکی زۆر قسە خۆش بوو بەڕاستی هاتەوە دوکانانەوە ئیسان بێتاقەت نەبوو کۆمەڵێک قسەی خۆش و شتی خۆشیە جێڕایەوانێ لەوێ ئیتر جارێک لەگەڵ کاکتایارە بڵێ ڕاوەستابی نوازان مانگی 5/82 بوو وتمەوە بۆ شتێک بە فەریق نەکەین ئەم کامێری ڤیددیۆیم کڕیوە بابزانین چۆنە وڵات چین بە دوایە ماڵیان لە پشت مرکزەکەی سەرکارێزەوە بوو باشە چین بە دوایە هێنامان بۆ ئەوێ خات دەوری 3 ساعات چارێکێکەم تقریبا قسەی بۆ کردین تا ئەو قسانەی کە ئەوەی کە جۆتان لێ بووە ئەوەی کە هەیە ئەوەی کە هەیە لە بازاڕ ئەوانە بڵێ کاکە محەممەد ئەم وێنێش هەر هی دوکانەکەی ئەو سەردەمەیەوە نییە بڵێ ئەمە بڵێ ئەمە کاکە حەمەیە بڵێ ئەوە کاکە حەمەیە ئەمە کاکە حەمەیە بڵێ ئەوەی تریان جەنابتی ئەوەی تریان منم ئەوەی تریان هەو کوڕی دراوسێمانە ئەوەی جامانە بەسەرەکەش وڵای ئەو کوڕێکە زەڕەنگەر بوو وابزانام ێستا نازانم نەماوە ئەوەی ئەم لاشان ڕۆفی سەعدەلاشیان پێوت بەرامبەرمان وەخت خۆی پۆلیسی گومرگ بوو دوکانی دانا بوو خەریکی فەرشمەشەوانە بوو بڵێ اینجا ئەمەی تر دوکانەکەی و ئەوە تەزیلەکانە و تەزیلە گرنگی بڵێ ئەوە گرنگیەکان ئەوە یەک دوکانێکەیە بڵێ کاکە حەمە ئەم وێنەیە چییە؟ ئەمانی چێن؟ ئەو وێنەیە ئەوە یەشیشان منم یەشیشان براژنمە باشە ئەوەشیان لە پشتەوە ئەوانی پورمە بەڵێ ئەو مناڵانەی ئەو مناڵەیەشان کامەرانی برامە ئەوی ئەو سەریان کوڕەکە ئەمەیان بەڵێ ئەمە کامەران ئەوە کامەرانە مناڵە بچکۆلێ ئەوی تریشان ئەوە کچەکەی عەبدولی برامە مناڵ بووە کە ساڵی ئەمە هەفتایە هەفتاویەکە چکە کچەکە مالی هەفتایەوە بزانام هەفتاویەکە و ڕسم باشە بەڵام لێرە ئێشتا تۆ ژنە نێناوە نەخێر ئەمە ئیتر لە ماڵەوە چییە ئیشە پێکەن ئیشەکە قورسە ئەبێ پێ ئەمە هەر بۆ جوانی ڕسمەکەمان کرد لە وتمان ڕسمەکان بگرنم دەستا ڕۆشتیانە هاانی تر ئەو ساخۆ هیچ شتێ نەبوو ئەگەر ساوەرێک شتێک بیایە ئەکوڵێنرا هەر لە ماڵانەوە خۆیانیان کریا قەرە خەرمان کە سویتەنرا تۆزیشان بۆ هاانی بە خۆ بە هاڕایە نیسک بەخریە هات هەر عینەشت ئەبە لە ماڵەوە ئیشت بڵێ ئەم دەستاڕەمان هەبوو ئیترەمە جاری وایە ماڵانیان برد کاکە حەمە قەرە خەرمان بۆ ڕەنگەکەی سەوزە ینی خۆی گەنمە بڵێ لە چ کاتێکە بەرهەمە هێنرێ ئەکرێ بە قەرە خەرمان پێش ئەوەی پێ بکە بە سەوزی لێ ئەکەنەوانێ هەر سەوزە ئیتر تۆزێک ئەیسووتێنن ئاگری بەرەیان ئەجا هەریەوەرێن و ئەوەیە سەوزەکەی ینی هەر بە سەوزی هەر بە سەوزی بڵێ یعنی هێشتا بڕین
وشکی نەکردووە نەخێر پێش وشەکردن قەرە خەرمان بە تورکیەکە یعنی خەرمانە ڕەش خەرمانە ڕەش بەڵێ ئەوەیە کە سووتێنن بەڵێ ڕاستە جا بە تایبەتی ئێستا قەرە خەرمانی دای ئێمە چاک نییە بەزێسە منتەقەی سووریا زۆر پێشخەوتووە کە بینی لە بازار ڕاهەمی زۆربەی زۆری هینی سووریا بڵێ باشە کاکە حەمەد تۆ ساڵی هەفتاویەک خێزانێ پێکەوە چیرۆکی ژنێنانەکەتمان ئەگەر بە باس بکەین کچی کێیەوە چۆن ناسیت و ئەوانەمان بۆ باسکەی و پێشم وا بێ ئەمە خێزانەکەت بەڵێ سەبریە خان بەڵێ وەڵی ئەمە ناسینێ خۆی باوکی ئەم خوشکەزای باپیرمە باش خوشکەزای باوکی خوشکەزای تەقێڕەشیە باش باوکی بەڵێ باوکی ئیتر بەهۆی ئەوە ناسیاویمان پیا کرد و ماوەیەکی زۆریش هەر لە 65ەوە هاتە سلەیمانی برایەکی مامۆستایە لەگەڵ ئەو مامۆستایە بوو خزمەتی ئەویە کرد تا بناوانی نەهانی بوو بەڵێ برایشکیان کاگمەجی ئێستا مدیر عامی ئیداری گشتیە میهی حساباتەوە ئەوسا مدیر عامی ئەنجومەنی وەزیران بوو بەجی محەممەد عەباس بەڵێ ئیتر لەهۆیەوە لە ساڵی هەفتاویەکە تاوام کرد و هاوسەرگیریمان کرد پێشەوەی کە هاوسەرگیری بکەن هیچ پەیوەندێکی خۆشەویستیە بوو لە هەر خزمەتێکی هەر خزمەتێکە و تاو کۆرە ئێمە باشتر بوو یەک دوژار بینی بووم خەڵک هەر نەیە بینی یان بەڕسم یەکتری بەڵێ بەڵێ ئەجا فەرمووت کەوتنە با بڵێن ئەوەی کەیتر ماڵ گەورە ببێ پەلوپۆ باوێ مناڵ کەوتە بینەوە بەڵێ کاکاوەیە و کاکارزان لەگەڵ خوشکەکانیان بەڵێ ئەمانە کێوچیان لەگەڵ جەنابتە ئەمانە کاوەی ئەمەیان ئەوە کاوەیە ئەوەی لە باوەشمانە ئەوە سارایە ئەمین تریشیان ساکارە بەڵام ڕێک دوو چنددە چوارباخ بەڵێ ئێستا کامیان لە ئەوروپایە ئێستا ساکاریان ئەوەی خوارەوە ئەمە یەکەمیان بەڵێ ئەوە لە ئەوروپایە و لەگەڵ یەشتریان سازان ئەو مالی هەشتایە لە چ وڵاتێکە یەکیان لە کۆڵنە لە ئەڵمانیایی ئەوی کەشان لە میشنە هەل ئەڵمانیا هەل لە ئەڵمانیا لێرەوە ئێمە ڕێزم و سڵاومان هەیە بۆ هەردووکیان ئێستا ئەوان تەماشای باوکیانەکەن ئەوە بۆ ئەوان لەم کاتا زۆر باشە ئەمە کامیانە کاوەیە ئەمە کاوەیە ئەو کاتە لە ڕەوزە بوو لە چوارباخ بەڵێ لە چوارباخ بەڵێ وێنەیەکی جوانە مەڕاستی ئەمەی تریش هەر کاکاوەیە ئەوەش کاوەیە ئەو لە مەکتەب بووە لە چوارباخ کاکاوە وێنەی زۆرە لە بەڵێ ئەمیان ئەمە دایکتە بەڵێ ئەوەی لەسەرەوەی ئەوەی لەسەرەوە ئەوە خدر ئەمین مەولوو نم بينا عمري خواي كرد وقت خوي داري إشغال وأنا بو خزمتانا بلا هر رفيق بو وقت خوي ليش تصوصي كريتشي ما بو لو خانوا بلا أي أم آفرته شيء أو آفرته أو براجن ما براجن ده بلا يعني هي يعني شيء جوانا بيما بهلا دكانك خوته ونيا دكانك خوته أو كان ناصر رزازي كان ناصر رزازي أو تازه الرسمانة بزامي بار بو هات بلا بلا کاک محەممەد هیواتێکی تریش لە جەنابتا هەیە گەڕان بڵێ پیاسەکردن وڵاتان بڵێ ئەم وێنەیەهی ئەو سەردەمانەیە کە ئەوە ساڵی هەشتاویەکە لە بێروت زۆر ڕسمی کەمان نەبوو ئەوسا وەڵی ئەوە کامیری سەفەریەکان هەبوو ئەمان کڕی لێ بە سێدی فەوری بڵێ فەوریەکان نەبوو ئەژنات چوون بۆ وێنان چوون بۆ بڵغاریا لە تورکیا بووم زۆر ئەوانەت هەمووی بەڵێ لە ئەردەن بووم زۆر گەڕاوم لەوانە لە سووریا کاک محەممەد ئەمە هەروێنەیەکی ترە پێما بێ سووریایە بەڵێ ئەوە لە سووریایە لەسەر گۆڕی شێخ خالیدی نەقشبەندی مەولانە خالیدی نەقشبەندی لە شام نەقشبەندی بەڵێ لە شام لە بەرەزەیە لە پشتی دیمشقەوە بەڵێ لە هەر ئەو گەڕەکەشی کە ئەو گۆڕستانی لێیە هەر ناوی شێخ خالیدە بە ناوی ئەو مەرقەدەوە ناوراوە وێنەی زۆری جەنابتمان لایە بەڵام بەداخەوە کە ماوەکە کەمە ئەمەش وێنەیەکی ترە هەر هاوڕێیەکتە ئەمان چێ ئەوەش ماڵی خۆمانە بەڵێ لەگەڵ شیای ئەو وێنەیە چیە لەگەڵ تا
نازانم زەبەر چێە ئەتوانین لێرەوە سێریچکی ئەتوانین لێرەوە سێریکی بزانین چییە؟ ئەوە کاک عەبدولی برامە کاک عەبدولی براتە لێرە بەڵێ بەڵێ کاک عەبدولی براتە کە ئێستا ئەو لە قەشان خەریکی با بڵێن ئیشوکاری زەرعات و شتەکانە نەخێر زەرعات و شت ناکات نە ئەزانم باخوشتی هەیە و بەڵێ لە مڵکی خۆتان دانیشت بەڵێ ئەمە ئەکەین بە دوایێنە بەڵێ درود بۆ گیانی پاکی جەنابی باوکێ ئەمە ئەکەین بە ئاخر وێنە ئەمە چەند ساڵێکە پێش ئەوەی کە وەفات بکە بەڵێ بەڵێ کاکە حەمەجان ئێمە بەرنامەکەمان لێرا کۆتایی دێ بەڵێ قسەکردن لەگەڵ جەناب تا کۆتایی نایە بەڕێزە یەکێکی لەو کاراکتەرە و کەسایەتیانی کە لە سلێمانیە من شانازیت پێوە دەکەم و بۆیە حەزیشمان کردووە کە جەنابێ لەم بەرنامەیە بەشداری بکەی ئێوە پیشەیەکتان هێناوەتە سلێمانیەوە کە پێشتر ئەو پیشەیە نەبووە کە مەسەلەی گۆرانی و مۆسیقا و تۆمارکردن و فرۆشتنی کاسێت و شریت و ئەو جۆرەشتانە جاریش کەش بە ناوی بەرنامەکەمانەوە بە خێراتن دەکەین دواهەمین وێزگەی ئەم بەرنامەی ئێمە پێش ئەوەی کە لە با بڵێن بەرنامەکە بەجێبێڵی منیش حەزەکەم لەگەڵ جەناب تا وێنەیەک بگرم ئینشاءڵڵا ئەو وێنەیەش دەبێتە ڕۆژگارێک ئەویش دەبێتە وێنەکانی دوێنێ جاریش کەش بە خێراتن دەکەین خۆشەویستانم تا بەرنامەیەکی تر و کەسایەتیەکی تر بەخواتان ئەسپێرم